عزیزان ئەچینە تۆر گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکانمان قساکەین سەبارەت بە بابەتەکانی ڕۆژ پرۆسی سیاسی و حکومڕانی لە عێراقدا دەچێتە قۆناغێکی نێواگەدارین کە تا ئەم شەوی ڕابردوو تا نزیکی لە پاش کاتژمێردەش کۆبوونەوەکانی پەرلەمانی حکوومەتی نوێی عێراق بەردەوامی هەبوو هەرێکە لە سەرۆک و هەردوو جێگرەکەی دیاریکرا لە پاش ئەوە لە دوای 15 ڕۆژی دیکە سەرۆکی کۆمار دیاری دەکرێت. زۆر کات باس لەمە دەکرێت یاخۆت هەموو ئەم شەو چاودێرانی سیاسی ئەو یاسایەکان و سیاسەکان باس سێوایان نەکراوت عێراق چۆتە قۆناغێکی نوێەوە. ئەمڕۆ ئێمەش باس لەم قۆناغە نوێیاکەین. عێراق چۆتە قۆناغێکی نوێەوە و خولی نوێ چۆن دەبێت ئەم خولا چونکە زۆر کات لێرە و لێوێ باس سێوا کرێڵە ڕەنگە ئەم خولەش هاوشەوەی خولی پێشوو زۆر درێژە نەکێشێت. ئێمە زۆر بە وردی قساکەین لەسەرم بابەتە بە میوانداری لاوەند جەلال ئاغا ڕاوێژکار یاسایی پەرلەمانی کوردستان کاک لاوەند. سوپاس بۆی کە جەنابەت میوانیم کاتەی لەگەڵ ئێمەیت سوپاس بۆ ئامادە بوونت. دەمەوێت بزانم سەرنجی جەنابەت چێ لەسەر ئەوەی کە ئەم شەوی ڕابردوو تێپەڕی تۆش هاوشێوەی هاوڵاتیان هێرمی کوردستان هاوشێوەی چاودێرانی سیاسی و یاسایی دەتوانی بڵێ ئەمە قۆناغێکی نوێ بوو بۆ پەرلەمانی نوێ حکوومەتی عێراق؟ بەیانیتان باش دیارە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 2003 سەرجەم حکوومەتەکان حکوومەتی تەوافقی بوون. هەموو هێزە باڵادەستەکان لە شیعە لە سونە لە کورد بەشدار بوون لە پێکهێنانی هەرسێ سەرۆکایەتیەکە و ئیدارەدانی دەوڵەت. بەداخەوە کابینە لە دوای کابینە بارودۆخی هاوڵاتیان بەرەو خراپترە چوو لە ڕووی دارایی ئابووری وڵات تقریبەن داتەپی بوو بۆ هۆی ئەوەی ناڕزایی دروست بێ ئەوەی بینیمان لە 3 ساڵی ڕابردوو کۆمەڵێک خۆپیشاندان دەرەنجامەکەی هەڵوەشانەوەی حکوومەت بوو. دیارە هەم لە ناوەخۆی عێراق دەنگۆیەک هەبوو بەوەی کە ئەم حکوومەتە تەوافقیانە ناتوانن خەدەمات پێشکەش بکەن چونکە هەر سەرۆکۆزیرانێک دەبێ هەر بڕیارێکی هەموو کوردلەکان ڕازی بکە و هەروەها بەشداریبوونی هەموو هێزە سەرچیەکانیش لە کورد و سنە و شیعە بوو بەهۆی پەکخستنی پرۆسەی سیاسی لە عێراق. یعنی هەمووی لە یەک بازنە ئەخولینەوە بەبێ ئەوەی بتوانین هیچ خەدەماتێک تەقدیمی هاوڵاتیان بکرێ. یعنی کەرتی تەندروستی بەرەو خراپی چوو بوو، کەرتی پەروەردە بەرەو خراپی چوو بوو، بە هەمان شێوە پەیوەندی عێراق لەگەڵ وڵاتان بەرەو خراپی چوو بوو. بەگشتی ڕایەک دروست بوو لەوەی کە ئیتر حکوومەتی زۆرینە پێک بهێندرێ و حکوومەتێک بێ بتوانێت خەدەمات تەقدیم کاوە پۆزیسیۆنێکی فعلیشی هەبێ. ئەمە تا چەند باشە بێ و نەتیجەی ئەبێ بابەتێکە ئەبێ هەڵی بگرین بۆ داهاتوو. بەڵام بەگشتی ئەوە ئەبینرێ کە ئێستا کۆمەڵێک هێز لە عێراق ڕێککەوتون ئەوەی دیارە لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و هەردوو کوت لە باڵاکەی عەزم و تەقەدومی سونە و تەیاری سەدرش ڕێککەوتون بۆ ئەوان ئەوەی ئەبیسترێ هەرسێ سەرۆکایەتیەکە بن و حکوومەتی زۆرینە لە عێراق پێک بهێنن. دوو دیوی هەیە، دیوێکی ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە وەکو کوردیوێکیشی عێراق بەگشتی. من پێم وایە ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە زەڕور نەبوو ئێمە بینە هۆی ئەوەی کە یعنی ئەو شەخبوونەی شیعە ئێمە بەشێک بین تێیدا چونکە ئێمە یعنی بمانەوێ نەمانەوێ لە کۆتایی ئەمانە هەردووچیان یەک مەزهبن و هەردووچیشان هێزیان هەیە. یعنی چوارچێوەی هەماهەنگی فەرامۆشکردنیان ئەمە ئەگەر لە وڵاتێکی دیموکراتیبی ئاساییە دەنجیان نەهێناوە هێزێکی تر بەڵام هەمومان نەزانین عێراق چۆن بەڕێوە ئەچێ و ئەمانە پشتیوانی نێودەوڵەتیان هەیە بە تایبەتی نفوزی ئێران لە ساحەی عێراقی فەرامۆش ناکرێ و گاڵتەشی پێ ناکرێ و دوێنێ لە تویتەکانیان و لە ڕیسالەکانیان کە بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەیان نارد ئەوان ناڕازی بوون لەم دەنگدانەی پەرلەمان چونکە ئەوان نەزانن دەنگدانی سەرۆکۆماریشی بەدوادادێ وای سەرۆکی حکوومەتیشی بەدوادادێ. زیاتر لە ئیتاری تەنسیقی ئەوەی کە بە ژمارە هەیە زیاتر لە 75,000 چەکدار ئەگەر زۆر زیاتریش نەبێ 75,000 چەکداریان هەیە بە تایبەتی لە پایتەخت و دەوروبەری کە ئەمانە هیچ ئینتیمایەکیان بۆ ئەم هێزانە نییە کە ئێستانێکە حکوومەت پێک دێنن چ لە ڕووی بابرین مؤسساتی دەوڵەت چ لە ڕووی حزبیشەوە. ئەمانە ئەم هێزانە من لەو باوەڕەنیم ئاوا بە ئاسانی دابنیشن هەتا ئەگەر ئۆپۆزۆسیۆنێکیش بن ئۆپۆزۆسیۆنێکی بەسەر ئێشە ئەبن بۆ ئەم با بڵین حکوومەتە و ئەم پەرلەمانە و ئەم سەرۆکایەتی کەواتە دێتەکایەوە. ئەو مۆقیفەی کە کورد نواندی لە پەرلەمانی عێراق ئەم شەوی ڕابردوو چ کاریگەریەکی دەبێ؟ گرفت بۆ کورد دروست دەکا؟ جارێ زووە قسە لەسەرەوە بکەن کاریگەریەکانی چی ئەبێ بەڵام بە دڵنیایی گرفت دروست دەکات چونکە پێشتر ئیتاڵی تەنسیقی ڕایانگەیاندە بوو لەو دانیشتانەی کە هەرێمی کوردستان هێزە سیاسیەکان سەردانیانەکردن ڕایانگەیاندە بوو
یعنی تکایان کردبوو کە ئێمە نەبینە هۆی پردبوونی نێوماڵی شیعە چونکە ئەگەر بهاتایە و کورد نەڕۆیشتایە لەگەر مقتەدا سەدر یاری سەدری و ئەگەر سنەکانیشتە یاری عەزم و تەقەدم لەگەڵیان نەڕۆیشتبان بە دڵنیایی سەدر نێتوانی حکوومەت پێک بهێنێت چونکە پێویستی بەدەنگە بوو بۆ تێپەڕاندنی سەرۆک کۆمار بۆ تێپەڕاندنی کابینەکەی سەرۆک وەزیران بۆیە ئەوان تکایان خواستە بوو کە کورد ئەوە نەکا کە ئێستا کردمان من دڵنیام یعنی ئەم هێزانە هێزی باڵادەستن و عێراق وڵاتی موسسات و دەستور نییە بۆی بتوانین ئەوانە نەتوانن خۆ بینیمان لە 16 ئۆکتۆبەر چیان کرد هەمومان نەزانین مادەی دەستوری هەیە کە هێز نابێ دژی هاوڵاتیانی خۆمان بجوولینین بەڵام هێزیان جوولاند و ئەوەی ڕوویدا بینیمان بۆیە یعنی چاوەڕێی ڕەتفعل ئەکرێ بەڵام کەی وە چۆن ئەبێ جارێ دیار نییە چونکە 24 ساعت نەپەڕیوە بەسەر ئیتاری تەنسیقی لەو باوەڕە نەبوون لە پەرلەمان دوێنێ ئەمە ڕوودا پێیان وابوو تەعجیلێکرێ مەجالی تەفاهمات ماوە بەس کە کرا من لەو باوەڕم ئەوان ڕەتفعلیانە بێ باش کاکلاون هەرچەند نامێ زۆر لە بابەتەکە دەرپشم بەڵام ئاگادارین لایەنێکی کوردی پەرلەمانی جێهێشت ئەو گرفتە بۆ تەواوی کورد دروست دەبێت ئەگەر بێتە پێشەوە یاخود بەس تەنها بۆ لایەنێک دروستە بێت بە دڵنیایی بۆ تەواوی کورد دروستە بێ یعنی پێشتر بینیمان لە کاتی ڕیفراندۆم خۆ هێزیتر هەبوو بە لەگەڵ ڕیفراندۆم نەبوو هێزیتر هەبوو دەنجی بە ڕیفراندۆم نەدا بەڵام بینیمان کاتێک زەرەرەکە هات زەرەرەکە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو و زەرەرەکە بۆ مؤسساتە دەستوریانە بوو کە لە هەرێمی کوردستان هەنا زەرەرەکە بۆ ئابووری بۆ پێکەی هەرێمی کوردستان بوو چ لە ناوەخۆ چ لە دەرەوە بۆیە بە دڵنیایی ئاساواری ئەو ڕێککەوتنەش کە من هیوادارم وانە بێ بەڵام ئەوەی ئەخوێندرێتەوە بڕێ بە دڵنیایی من پێم وایە ئاساواری سلبی ئەبێ بەسەر هەرێمی کوردستان باشە کاگلاوان ببوورە گفتوگۆکەم بڕی بەڵام دەگەڕێمەوە لای چە نابێت دەمێ بزانم چارچێوە هەمانگی شیعی باسیەوە کە نەڵێن دەبێت ئەم دەنگدانی کە ئەم شەو بەڕێوە چۆ حکوومەتی کە پێکێنراوە دەبێت هەڵبۆشێنرێتەوە و لە ڕووی یاسایی ئەوانە ئێمە لە دادگای باڵای فێدرالی تانەمان دەبێت ئەوان دەتوانن چی بکەن لە ڕووی یاسایەوە لەسەر ئەم ئیشا و هەروەها تا کوێش دەتوانن دەست بەرن بۆ ئەوەی کە ئەو پەرلەمانی کە پێکێنراوە هەڵبۆشێنرێتەوە من پێم وایە ئەوەی ئەوان ئەیکەن ئێستا ئیتاڵی تەنسیقی بۆ ڕازیکردنی جەماوەری خۆیانە بۆی بڵێن ئێمە تا ئێستا لە عێراق هەر ئەو باڵادەستەی جارانین چونکە یعنی دوو ڕئیس وزەرای پێشتر لەوێن و کۆمەڵێک لە وەزیرەکان پەرلەمانتارەکان توانێت تا ئێستا توانیویانە 88 دەنگکۆ بکەنەوە لە پەرلەمان بەرامبەر بە 90 دەنگی تەیاری سەدری یعنی کەم نین لە پەرلەمان بەڵام لە ڕووی یاساییەوە من پێم وایە ئەوەی لە پەرلەمان ڕوویدا ئەمە یاساییە با لەوە گەڕین ئاساواری خراپی چۆنەوە گۆڕانێکی نەوعیە لە بەڕێوەبردننی عێراق کە پێشتر بە تەوافقی بۆ ئێستا بۆتە زۆری نەوکەمینە وابوونی ئۆپۆزۆسیۆن بەڵام لە ڕووی یاساییەوە ئەوەی کرا دوێنێر هەموو یاسایی بوو هیچ خەوشێکی تێدا نەبوو ئەسڵەن لە 2003ەوە ئەبووە لە دانیشتەکانی یەکەمی پەرلەمان ئاوا سەرۆک و جێگر هەڵبژێردرایە کوتلەی گەورە دیاری بکرایە دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆک کۆمار بکرایەتەوە نەکرایە من پێم وایە یەکەم جارە لە 2003ەوە ئەو ئەکرێ ئەگەر لە ڕووی یاساییەوە سەیریکرد من پێم وایە هیچ خەوشێکی یاسایی نییە و ئیتاڵی تەنسیقی ئەگەر تانەش لێ بدا تەنها بۆ ڕازیکردنی زەماوەریەتی بۆی ڕابێن لەگەل ئەو وەزعی هاتووە داهاتوو نازانم چیەکەن چونکە ئەوان ئەبێ ئەوە بزانن ئەگەر لە پەسەندکردنی هەڵبژاردنەکان دادگای ئیتیحادی بەهانایانەوە نەهات چونکە قەرارەکەیان وازح بوو چۆنە من پێم وایە لە ئێستاش بەهانایانەوە نایە و ئەو ڕێککەوتنەی کە کراوە لەنێو ئەو سێلایانەی کورد و شیعە و سونە من پێم وایە چاوەڕێ ئەوە ناکەن قەراری مەحکەمە چی ئەبێ چی نابێ ئەوان بڕیاری خۆیان داوە و لەسەر ئەو بڕیار و ڕێککەوتنەش دیارە ئەڕۆن یعنی دوای دەنگدانەکە نیو سەعاتی نەبرد هەرسێ کەسی یەکەمی ئەو سێلایانەی ڕێککەوتون لە شیعە و سونە و کورد تویتیان کرد مبارەکەی ئەو دەنگدانیان کرد و پیرۆزباییان کرد و هیوایان خواست کە ئەم گۆڕانکاریە نەوعیە لێ بەڕێوەبردننی عێراق بێتە هۆی ئەوەی کە ئەو لێکەوت و ئاساوارە خراپانەی لە بەڕێوەبردننی عێراق لە ڕێکابینەکانی تر و چوار خولەکەی تری پەرلەمان هەبووە لە ئێستا دووبارە نەبێتەوە بۆیە ئەو ڕێککەوتنە چاوەڕێی هیچ قەرارێکی محکەمە ناکە کە من هیچ لەو باوەڕ نیم یعنی محکەمە قەرارێکی هەبێ بۆ هەڵوەشانەوە یان لە ساڵحی ئیتاڕی تەنسیقی بێ ئەوەی ئەمێنێتەوە ئێستا ئیتاڕی تەنسیقی ئایا مەجالی ڕێککەوتنی ماوە من پێم وایە ئەگەر نووری مالیچی نەبێ بڵێ ئیتاڕی تەنسیقی مایەتی چونکە هادی عامری پەیوەندیەکی دۆستانەی زۆر باشی لەگەڵ مقتەدا سەدر هەیە لە ڕووی کەسیەوە و هێزەکانی تریش ئەو زۆرە یعنی سیراعەکە بەو شێوەیە نییە هەمومان نەزانین شەڕەکە نێوان بەڕێز نووری مالکی بەڕێز مقتەدا سەدر ئەوان لە 2007ەوە ئەو کاتەی
نوری مالیچی سەرۆکوەزیران بۆ قەراریدا کە چەک لە جەیشی مەهدی وەربگرێت کە سەربەتە یاری سەدری بوونەوە و بینیمان ئەو شەڕێکی درێژخایەن و بە سەدان ئەتوانم بڵێم هەزاران کوشتاری لێکەوتەوە. لەو ساوەڕ پەیوەندی نێوان نوری مالیچی و موختەدا سەدر پەیوەندیەکی ئالۆزە واتوانم بڵێم هیچ نێوانیشیان نییە، بۆیە ڤیتۆیەکەی موختەدا سەدر لەسەر نوری مالیچیە نەوەک ئیتاڕی تەنسیقی و پێشتریش پێی وتون وە ئەگەر ئێوە بتانەوێت بەشداری بکەن ئەتوانن لەگەڵ ئێمە بەشداری بن، بەڵام حکوومەتەکە هی ئێمە ئەبێ هی زۆرینە ئەبێ و شڕوت و ئەو ڕێکارەی ئێمەدایانێن ئەبێ ئێوە پێوەی پابند بن. لە ناو ئیتاڕی تەنسیقیش خەڵک هەیە پێی وایە ئەبێ بڕوا لەگەڵ موختەدا سەدر، بەڵام لەبەرەوەی زۆرینەی نوری مالیچیە و هەیبەتی نوری مالیچی تا ئێستاش بەسەر مؤسساتی سەربازی و مەدەنیش لە عێراق دیارە، بینیشمان لە کابینەکانی ڕابردوو ئەگەرچی ئەو سەرۆکوەزیران نەبوو بەڵام ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە بەڕێوەبردننی وڵات. بۆیە بە هەمان شێوە لە داهاتوش ئەوان ئەگەر ببن بە ئۆپۆزیسیۆنێکی فعالە بن، بەڵام لە دادگای ئیتیحادی و هەروەها ئەو ڕێکارە یاسایانەی تر کە ئەوان ئەڵێن ئێمە ئەیگرینە بەر من لەو باوەڕنی منە ئەوان نە هیچ هێزێکی تر بتوانێت هیچی پێ بەدەست بێنێ، بەڵکو ئەمان حکوومەتەکە تەشکیلەکەن. لێکدانەوەی خۆمە ئەوە من پێم وایە هیچ کابینەیەک ئاواز و تەشکیل نابێ، یعنی لە مدەی خۆی بەبێ ئەوەی تێپەڕێ ئەوان حکوومەتەکەش تەشکیلەکەن. باشە کاک لاوەند ئەو مشتومڕێک کە ڕوویدا و کە لێکم دانیشتندا بوو حتمما ئەوکو ئاگادار بووین، لێکم دانیشتنەوە مشتومڕێک کە ڕوویدا لە ڕووی یاساییە و ئاساییە و لە پەرلەمانەکانی جیهانیشدا کاتێک حکومەت پێک دێنرێ پەرلەمان پێک دێنرێ هەر بەم شێوازە تێدەپەڕێت یاخودەرەوەی کە لە وڵاتەکە ئێمە بەم شێوازەیە. یعنی ئەگەر لە دیوە حزبەکەی خۆمان بینە دەرێ من پێم وایە وەکو باسم کرد پەرلەمان لە ڕووی یاساییەوە التزامی بە مدەکان کرد، چونکە لە هەموو خولەکانی تر پەرلەمان لە کاتی خۆی دانە ئەنیشتوە لە ماوەی بتوانم بڵێم ئەو 15 ڕۆژە بابی تەرشیحی ناکردەوە بۆ سەرۆکایەتی کۆمار و ڕۆژی یەکەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵنە ئەبژێردرا و ڕۆژی یەکەم کوتلەی با بڵێن کوتلەی ئەکبەر عەدەدەن یان کوتلەی ئەکبەر دیارینە ئەکرا، بەڵێ لە ڕووی یاساییەوە ئەمانەی کە کرا هەمووی هەبوو. بۆ مەسلەی ئەو مشتومڕ و من پێم وایە لە زۆربەی پەرلەماناتی عالەم هەر پەرلەمان خۆی شوێنی قسەکردن و ئەو گفتوگۆ گەرمەیە، یعنی ئەوەتە بڕۆ هەر لە کۆنگرێسی ئەمریکا و فەڕەنسا و پەرلەماناتی وڵاتانی ئەوروپی ئەم گفتوگۆیە هەیە، لەوانەیە گفتوگۆی ئەوان و یعنی بەکارهێنانی هەنێ وشە لای ئەوان ڕێگە پێدراو نەبێ یان کۆمەڵگەکە قبوڵینەکان نەبێ، بەڵام ئەم گفتوگۆ مشاحناتە بڵێ لە هەموو پەرلەماناتی جیهان هەیە، دوور نەڕۆین، یعنی دە ڕۆژ پێشێستاک لە ئوردن نەوەک تەنها بە قسە بە لێدان لەسەر مەسەلەی تعدیلی دەستوری شەڕێکی زۆر گەورە ناو پەرلەمانی ئوردنی ڕوویداوە. لە وڵاتانی تریش بەگشتی ئەمە شتێکی ئاساییە لە پەرلەمان ڕوئەدا و پێم وایە ئەم خولەی پەرلەمان ئەوەی دوێنێ ڕوویدا لەو یعنی پێک هەڵپڕژانە من پێم وایە لەو خولەی پەرلەمان زۆر دووبارە ئەبێتەوە و ئەم پەرلەمانە پەرلەمانی خولەکانی تر نابێ و گفتوگۆ و پێکدا هەڵپڕژان زۆر چڕترە بێ و ئەتوانم بڵێم مزایداتی زۆری شەکرێت بێنێ بینیمان، یعنی کۆمەڵی خەڵک بە شێوازی هاتنیان بۆ پەرلەمان ئەمە دەرخەری ئەوەی ئەم پەرلەمانە بێتە شوێنی زیاتر شۆ عەرز نەوەک شوێنی تەشریعکردنی کۆمەڵی قەوانین کە لە بەرژەوەندی گشتی بێ. هیوادارم خوێندنەوەکانی ئێمە هەموو یوانە بێ، بەڵام ئەمە یعنی بەوادرەکانی دیارە چۆنە یعنی وەکو باسم کرد لە شێوازی هاتنە ژوور و ئەو لێدوانانەی دوێنێ بینیمان لە کۆمەڵی ئەو پەرلەمانتار دوای سوێن خواردنیان لەوە چێم پەرلەمانە بێتە زیاتر هۆی بێتە یعنی شوێنی خۆ دەرخستنی کۆمەڵێک خەڵکو و کۆمەڵێک مزایداتی سیاسیش کە پێشتر زۆر هێزەکان لە دەرەوە ئەیان کرد، بەڵام ئێستا لەبەرەوەی زۆرینە و کەمینە هەیە لە ناو پەرلەمان من پێم وایە زیاتر ئەو شەڕاکەوێتە ژێر قوبەی پەرلەمانەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز لاوەند جەلالاغا ڕاوێژکاری یاسایی پەرلەمانی کوردستان، سوپاس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمانەوە لە هەولێر لەگەڵمان بووی. سوپاس بە ئامادەبوونی جەنابەت.